کەناڵی ئاسمانی پەیام لە کاتێکدا یادی 13 ساڵەیدا مەزراندنی دەکاتەوە کە خێزان لە هەرێمی کوردستان بەهۆی خراپ ئیدارەدانی سیاسیەکانی و نەهێشتنی ڕۆڵی ئاین گەورەترین مەترسی لەسەرا. خێزانەکان بەهۆی چەندین کێشە و گرفتی کۆمەڵایەتی و ئابووری سیاسی لەبەر یەک هەڵوەشاون. لە ڕووی کۆمەڵایەتی و خزمەتێکی زۆر گەورەی کرد. شارەزایانی بواری خێزان پێیان وایە کەناڵی پەیام سەرەڕای کەمی ئیمکانیات و دروستکردنی لەمپەر لە بەردەمی، بەڵام ڕۆڵێکی گرنگی جێراوە لە پاراستنی شیرازەی کۆمەڵایەتی و پاراستنی خێزانەکان و ڕێزگرتن لە بنەمای خێزان. بوونی کەناڵی پەیام لە نێو کۆمەڵگەی کوردەواری بە پێویستیەکی هەنووکەی دەزانن. کەناڵی پەیامی یەکێکە لەو کەناڵانەی کە بەڕاستی ڕۆڵێکی گرنگ و ڕۆڵێکی تایبەتی هەبووە لە پێگەیاندنی کۆمەلگا لە پەروەردەکردنی خێزان و بە شێوەیەکی گشتی لەوەتەی پەیام دامەزراوە. پەیام لە خزمەت هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە، بە تایبەتیش پەروەردەکردنی خەڵک لە ڕووی ئەخلاق و ڕەوشتەوە و کاریگەری و هێنانی مامۆستایانی ئاینی بۆ ئەوەی کەوا کاریگەریان لەسەر کۆمەلگا هەبێ و ئەو پەیامانەی کەوا لە پەیامەوە دەرئەچن بۆ کۆمەلگا هەمویان ئەو پەیامانن کەوا هەم لە ڕوە شەرعیەکەیەوە هیچ کەم و کورتیەکیان نییە، لە هەموو ڕوویەکەوە لەو پەڕی بەها و لەو پەڕی بەرزینە. هەموو کەسێک سەرشانیەتی کەوا بتوانێت ئەو کەناڵە لە پێشەوەی کەناڵەکان دابنێت لە ماڵەوە، بۆیە لە ڕووی کۆمەڵایەتی و خزمەتێکی زۆر گەورەی کردووە. شیرازەی کۆمەڵایەتی لە خێزاندا پاراستووە و مەترسی لە ناوچوونی بەها کۆمەڵاتەکانی کەم کردوێتەوە. بۆیە من هەموو کاتێک شانازی بۆ کەناڵە ئەکەم کە خزمەتی کۆمەڵی خەڵکی کوردستانەکە کە توانیوێتی بەهاکانی کۆمەلگا بەها ئاینەکانمان پارێزی. کەناڵی پەیام وەک یەکەمین کەناڵی ئیسلامی کوردی ڕۆڵێکی گرنگ و کاریگەری جێراوە لە گەیاندنی شەریعەتی ئیسلامی وەک خۆی لە ناوە و دەرەوەی وڵات. هەمیشە کاری لەسەر گەڕانەوەی ڕێز و شکۆ کردووە بۆ خێزانەکان. ئامانجی پەروەردەکردنی خێزانێکی تەندروست بووە. کەناڵی پەیامێکێکە بانکخوازێکیش دەڵێت کەناڵی پەیام پشتی شێری بەردەکەوێت لە بەگشتدا چوونەوەی ئەو زوڵم و ستەمەی لە ڕووی سیاسی و شەرعیەوە لە هاوڵاتیان دەکرێت. کەناڵی پەیامێکێکە لەو کەناڵانەی کە بەڕاستی جێی دڵخۆشی موسڵمانانن کە توانیوێتی لە هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستانیش ڕۆڵێکی بەرچاوی هەبێ بۆ ناساندنی شریعەتی خوای پەروەردگار بە خەڵکی و ئاشناکردنی خەڵک بە پەیامەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و ئیلتیزام دروستکردنی کۆمەڵە خەڵکێک بە شریعەت و بە دینی خواوە و بەرچاو ڕوونکردنەوەی خەڵکی لە ئەو زوڵم و ستەمەی کە دەکرێتن ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەم لە ڕووی سیاسی و شەرعیەوە ئەتوانم بڵێم کەناڵی پەیام پشتی شێری بەردەکەوێتن لە هەرێمی کوردستان کە تاکە کەناڵێک بوو، کەناڵێکی ئیسلامی سەرتاسەری کە بکرێتەوە ئیش و کاری خۆی بکاتن. لە دەرەنجامی 29 ساڵ حکومڕانی دوو حیزبی باڵادەست لە هەرێمی کوردستان لە ئێستادا زۆرێک لە خێزانەکان بەرەو هەڵوەشانەوە دەڕۆن. ئەمەش لە ئەنجامی سیاسەتی ناحەکیمانەیان کە بە پارەی دزراوی هاوڵاتیان دەیان کەناڵی ئاسمانی و نێوخۆییان کردوتەوە کە کار لەسەر دارمانی بەها بەرزەکان لە نێو کۆمەڵی کوردەواری دەکەن. پێچەوانەی ئەمانیش کەناڵی ئاسمانی پەیام کە خەونی لە مێژینەی ئیسلام دۆستان بوو بەردەوام کاری چاکسازی و پتەوکردنی خێزانەکانە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام.